بە مەبەستی سۆراخکردنی ڕێژەی سەوزایی لە سنووری شارەوانی ناوەندی پارێزگای سلێمانی سەردانی بەڕێوەبەرایەتی باخچەکانی شارەکەم لە پارکی ئازادی کرد، بەڵام ئەوەندەی لە وتەکانی وتەبێژی بەڕێوەبەرایەتەکە تێڕامام ناوبراو هیچ ئامارێکی وردی لەسەر ڕێژەی سەوزایی لە شارەکەی نەبوو. شاری سلێمانی خۆشبەختانە یەکێک لەو شارانەی کە ڕێژەی سەوزایی لە چاو شارەکانی خوار و عێراق و پارێزەکانی تری هەرێمدا باشترە و بەرەو باشتریژە ڕوە لە ڕووی زیادبوونی دارە و لە ڕووی زیاد ناشتنی ئەو ڕۆکانی کە لەگەڵ کەشوهای شاری سلێمانی ڕوەها ژمارەی باخ و بلوارەکانمان زیاتر لە ڕووی شارەکانی ترەوە. ئەوەی کە لە پلانی وڵاتی باخچەکانی سلێمانیدا وا بۆی ئەچین نزیک دەبین و لە ستاندەر و لەوانەشە لە ستاندەریش تێپەڕین لە چەند ساڵی داهاتوودا تقریبا نزیک بوونەتەوە ناتوانین بڵین لەبەرەوە هیچ ئامارێکی تەواوەتیمان نییە بڵین ئەوەندە ستاندەرە لە شاری سلێمانیدا. بەپی بە دوواداچوونەکانی پەیام ڕێژەی لە ١٨ بۆ 25 ئاستی ستانداردی هەر شارێکە لە سەوزایی و دارستان، بەڵام لە شاری سلێمانی ئاستەکە لەوە کەمترە و نزیکە لە ١٥٠. لە بەرامبەردا تا دێت ئامێر و هاوردەکردنی ئۆتۆمبیل و زیادبوونی نابەرامبەری هاوڵاتیان بەراورد بە زیادکردنی سەوزایی ڕوو لە هەڵکشان. مامۆستایەکی زانکۆ لە بواری ژینگە دەڵێت حکومەت ژینگەی فرامۆش کردووە و دەرئەنجامی ئەو کارەشی بە سروشتی شاری سلێمانیەوە دیار. ئەبێ ئێمە چی بکەین؟ ئێمزانین چەند لترێ سوتەمەنی ئۆکسسیژینەوێت، هەر لترێک سوتەمەنی نزیکەی 2 کیلۆ ئۆکسسیژینەوێت و هەر مرۆڤێکی بۆ هەناسەدانی نزیکەی 2 کیلۆی ئەوێ و بۆ بەرهەمێنانی کارەبای بەلایانی کەمەوە نزیکەی کیلۆیەکەوێ. ئایا دارێک چەند کیلۆ ئۆکسسیژین بەرهەمێنێ؟ دارێکی گەورەی ڕەنگە نزیکەی 70 ساڵە بتوانە ئۆکسسیژینی 2 مرۆڤ دابینکە، کەواتە ئەگەر دارێکی گەورەی بە تەمەن کە یعنی کانۆپێکی زۆری هەبێ ڕەنگە بتوانێت ئۆکسسیژینی 2 نەفەر یعنی دابینکە کە 4 کیلۆ ئۆکسسیژینیەوێ، کەواتە تۆ ئەتوانی بە ڕێزت لێرە حساباتی خۆتکەی. ئێستا ژمارەی دانیشتوانت کە نزیکەی ملیۆنێکە ملیۆنێک هەر ملیۆنێ زەربی 2 کیلۆ 2 کیلۆ 2 نیویکە، یعنی ئەمە ئەنجا دوایی بزانە دارێکیش بەشی یعنی دارێکی کامەڵ بەشی دوان ئەتوانی لێرە حساباتی خۆتکەیت. ڕووبەری شار و ژماری دانیشتوان و داچاندنی دارەکان پێویستە لە هاوکێشەیەکدا لێک بدرێن و لە پاشان ڕێژەی سەوزایی ئەو شارەمان بۆ دەربچێت. بەڵام لە سلێمانی بە دیاریکراوی ژمارەی هاوڵاتیان و داچاندنی دارەکانیش نازانرێت لەبەر ئەوەی زانینی ئاماری وردی سەوزایی لە سنوورەکە ئاسان نییە و بۆ چارەسەرکردنی ئەم هاوکێشەیەش جددیبوونی حکومەتی پێویستە کە ئەوەشی تێدا بەدی ناکرێت. لە ناوەندی سلێمانی 3 ملیۆن داچێنرا و زیاتر لە 463 باخچە و 6 پارک و 83 بلوار بە ڕووبەری جیاواز دروستکراوە و زیاتر لە 12 ملیۆن مەتر زەویان لە سلێمانی داپۆشیوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.